کەچی یادگاری چییە بەحساب یادگارێکی زۆر ناخۆش کە من ئەو کاتە چەند تەمەنم مناڵ بوو ڕاستیەکەی لەو ڕۆژگارە هەموو عائیلەم لەدەستا. کاریگەری ئەو گازە شومە تەنها لە ناو گۆڕە بە کۆمەڵەکاندا قەتیس نەمان. ژارەکە تا ئێستاش لە سیەکانی ڕزگاربوواندا هەناسە دەدات. سەدان برینداری چەکی کیمیاوی هێشتا لە نێوان ژیان و مردندا ململانێ دەکەن. لە 2024 دکتۆر مستەفای نادری هات بۆ گرێنەکانی چاوم بیگۆڕێ هەتا ئیسە حکوومەتی عێراق پارەی نەبووە حکوومەتی هەرێم و نەیناردووم بۆ عیلاج 2 مەتر تا 3 مەتر چاومە بینی من و 3 کوڕ و خێزانەکەم و تەواو 5 کەسی 5 برینداری چەکی کیمیایی. لە ئێستادا 64 بەرکەوتوچەکی کیمیاییمان هەیە کە دۆخی تەندروستیان زۆر خراپە. ماوەی 2 ساڵەمە پێش لەلایەن لیژنەیەکی پسپۆڕی ئێرانیەوە بینران لێرە کە ئەمانە پێویستە بە زووترین کات نەشتەرگەریان بۆ بکرێت. بەڵام بەداخەوە ئێستا نەشتەرگەریەکان بۆ نەکراوە. ئێمە 2-3 جار تا ئێستاش تەکیدمان کردوێتەوە لەسەر ئەوەی کە پێویستە نەشتەرگەریان بۆ برێت. نووسرامان بۆ وەزارەتی تەندروستی و وەزارەتی داراییش کردووە بەڵام بەداخەوە موافقەتی ئەنجومەنی وەزیرانیان بۆ وەرنەگیراوە. وەجگەل لەوەش نزیکەی 85 بۆ 90 بەرکەوتوچەکی کیمیایی ئێستا بە بەردەوامی لەسەر جیازی ئۆکسجێنن لە ماڵەوە بە بەردەوام ئۆکسجینیان لەسەرە. لەسەر ئاستی نێودەوڵەتی هەڵەبجە بۆیە ناسنامەی مەزلومیەتی کورد. هەرچەندە کەیسی هەڵەبجە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق وەک جینۆساید ناسێنرا، بەڵام کەیسی قەرەبووکردنەوەی قوربانیان و سزادانی ئەو کۆمپانیا بیانیانەی مادە کیمیاویەکانیان بەڕژێمی بەعس فرۆشت هێشتا لە دادگاکاندا یەکلا نەکراوەتەوە. تا ئێستا 43 دانیشتنی دادگایی لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەڕێوە براوە و دانیشتنی داهاتووژەکەوێتە 23 مانگی چوارەوە. ئومێ دەکەین ئەوە کۆتا دانیشتن بێ و پاشان دۆسێکە ڕەوانەی خەبیر بکرێ لەوێش کۆتا بڕیاروەربگرێ و ئەو کاتێ ئێمە دۆسێکە دەبینە وڵاتانی ئەوروپا ئەو وڵاتانەی کە کۆمپانیەکان لە خۆەگرن. هەڵەبجە ئێستا نۆزدەمین پارێزگای عێراقە، بەڵام ناوەکەی زۆر لە ئاوەدانەکەی گەورەترا. هێشتا حکوومەتی عێراقی فدراڵیش وەک پارێزگایەکی تۆکمە مامەڵەی لەگەڵدا نەکردووە. سەرجەم داواکاریەکان ئەوانی کە پەیوەندیدارن بە حکوومەتی فیدراڵەوە و داواکاریەکانی کە سوکاری شەهیدان و قەرەبووکردنەوەیانەوە و کۆمەڵی بابەتی کەش ئامادەمان کردووە چاوەڕی حکوومەتی نوێی فیدراڵین. دواتر دەگەینە بەغدا و داکۆکی لە مافەکانی خۆمانەکەین و بە هیواشین ئەو داواکاریانەمان جێبەجێ بکرێت چکم هەمووی مافی خۆمانە. 16 سی 1970 حکوومەتی پێشووی حیزبی بەعسی ڕووخاوی عێراق شاری هەڵەبجەی بە چەکی قەدەغەکراوی کیمیاوی بردومان کرد و 5,000 هاوڵاتی شەید کرد و 10,000 هاوڵاتی بریندار بوون. 38 ساڵ تێپەڕی و هەڵەبجە لە ناو خۆڵەمێش داستایەوە. ئەم هەر نەک کۆتایی نات بەڵکو بوویە چیرۆکی نەمرینەتەوەیەک. هەڵەبجە ئێستا پایتەختی ئاشتی هەرێمی کوردستانە بۆتە سمبولی ئاشتی لە هەموو جیاندا. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە. هەر بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە یادی 38 ساڵی هەڵەبجە پەیامنێرمان لە پارێزگاکەوە سەلاح جەمیل لەگەڵمانە بێ زانیاری زیاتر سەبارەت بە یادەکە لەبەرچی ئەو ڕێوڕەسمانەی بۆ یادەکە دەبوو ئەنجام بدرێ ڕاگیراوە دیارە بە هۆکاری ئەمنیە بۆ ئەوەی کە هاوڵاتیان پارێزراو بن لەم دۆخە نەخوازراوەیە. بەڵام سەلاح جەمیل بزانین چ زانیاریەک سەبارەت بە ئەو یادا خەتەر و لە ئێستەیە. سەلاح سڵاو لێبێ ئەمێ بزانم هیچ شتێک لە پارێزگاکەدا بەڕێوە چێت کە سوکاری قوربانیان داوای چیەکەن برینداران تا ئێستا گلەییان چییە بەگشتی زانیاریەکان ئەمڕۆ چیاڵێن؟ بازات دیارە دوێنێ پارێزگاری هەڵەبجە لەگەڵ لیژنەی باڵای ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە کۆنگرێکی ڕۆژنامانیان لێرە هەبوو لەسەر مەزاری سمبولی شەهیدانی هەڵەبجە. پشتی منەوە ئەمە سەر گۆڕستانی شەهیدانەوە ژمارێک گۆڕی بە کۆمەڵی تێدایە و ئەمە کە ئێمە لێرەی واستاوین ئەمە سمبولی شەهیدانی هەڵەبجەیە و لێرەدا ئەمڕۆ تەنها مەراسیمی دانانی تاجەگوڵینە بەڕێوە دەچێت کە ئیدارەی پارێزگای هەڵەبجە لێرە تاجەگوڵنی ڕێز و وەفا دادەنێن. لەگەڵ ئەوەشدا ژمارەیەک لە حیزبولایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان سەردانی مەزاری شەهیدانی هەڵەبجەیان کرۆ سەرباریەوەی کە ڕاگەنرا ئەمڕۆ لێرە هیچ ڕێوڕەسمێکی ڕەسمی یایی جیادێکی ڕەسمی ناکرێتەوە بە بۆنەی ئەو دۆخە نەخوازراوەی کە
کە ناوچەکەی بەگشتی گرتوێتەوە پارێزگاریکردن لە گیانی هاوڵاتیانەوە و پاراستنی سەلامەتیان بەڵام لەگەڵەوەشدا حیزب و لایەنە سیاسیەکان هەر سەردانی هەڵەبجە دەکەن و دێنە مەزاری شەیدانی هەڵەبجە لێرە تاجگوڵنێ ڕێز و وەفای خۆیان لە بەردەم گوڵکۆی شەیداندا دادەنێن سەرباری ئەمەش بنەماڵی شەیدان خۆیان لێرن و ئەمە لە زاری خۆیانەوە بزانم لەم ڕۆژەدا ئەوان جارێکی دیکە چ داواکاریان لە کۆمەلگەی نێودەوڵەتیە چ داواکاریان لە حکوومەتی عراقیەوە لە هەمان کاتدا لە حکوومەت هێرێم ئاراز عابێت تاقانەی جینۆساید و یەکێک لە سمبولەکانی جینۆسایدی هەڵەبجە ئەمە لە زاری خۆتەوە ئاراز پێمان بڵێ ئێوە وەک بنەماڵی شەیدان دوای 38 ساڵ چ چاوەڕێیەکتان لە کۆمەلگەی نێودەوڵەتی هەیە لە حکوومەتی عراق هەیە لە حکوومەتی هێرێم هەیە 38 ساڵ بۆ خۆی زەمانێکی زۆر زۆرە ئەبوو ئێستا پەیامەکان کۆتایی پێبهاتایە بۆی کە داواکاری بێت بەڵام سەرباری ئەوەش تاوکێسە داواکاری هەیە بۆ چارەسەری بەرکەوتوانی چێکی کیمای لەم ڕۆژەدا لە ساڵیادی جینۆسایدی هەڵەبجەدا ئێوە چیاڵێن سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئەو دەسانی کە هەمیشە یانەوێت دۆسیە جینۆسایدی گەلی کورد بە زیینوێتی بمێنێتەوە دیارە 38 دانە ساڵە بە تایبەتی دوای ڕاپەڕێنی ساڵی 92 ئێمە وەکو خەڵکی هەڵەبجەوە کە سوکاری شەیدان و قوربانیان شوێنێک نەماوە داواکاری و داخوازیەکانی ئاراستە نەکەین و لە دوای دروستبوونی حکوومەتی عێراقیشەوە چەندی جاری ئەمە سەردانی حکوومەتی عێراق و سەردانی هەرێمی کوردستانمان کردو ساڵ بە ساڵ ئێمە ئاواتە خوازین کە هەوڵاتانی هەڵەبجە داواکاریان نەبێت بەڵام بەداخەوە هەموو ساڵێک داواکاری و داخوازیەکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی عێراقی زیاترە بێت ئەمە وێڕایەوەی کە ئێستا هەڵەبجە بووەتە پارێزگایەک و پارێزگایەکی نوێ بەڵام پێویست بەوە کە حکوومەتی عێراقی هەرچی زووە بێ سەردانی هەڵەبجە بکە و تیمەکانی خۆی بنێرێت بۆ ئەوەی ئەو پێداویستیانەی کە زۆر ضرورە بۆ تەواوکردنی پارێزگاکە بە ئەنجامی بگەێنێت دوو حکوومەتی عێراقی تاکەی بڕیار لەسەر قەرەبوونکردنەوەی زیانە مادی و گیانیەکان نادا سێمیەوە دەبێ هەڵەبجە و جینۆسایدی گەلی کورد بپارێزێت لە هەموو جۆرە دەستێوەردانێکی ململانەی سیاسی کە لە ساڵانی ڕابردووە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان تەنها هاوڵاتیان و فەرمانبەران و کەسوکاری شەیدان و برینداران و قوربانیەکان جارێکتر بوونەتە قوربانی ئەو ململانەیە کە سیاسیەکان بە ئەنجامی ئەگەیەنن لەسەر مەسەلەی بە نێو دەوڵەتیکردنی دۆسیەی جینۆسایدی هەڵەبجە بەڕاستی کەم تەرخەمیەکی تەواوەتی هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی کە نایەنەوێت دۆسیەی هەڵەبجە بگاتە ئاستێکەوە کە پێناسەیەکی تەواوەتی و جینۆسایدێکی تەواوەتی لەسەر ئاسی نێودەوڵەتی لە دادگای دادی نێودەوڵەتی لە لاهای چارەسەر بکرێت بۆیە چەندین گیرۆگرفتی ناوخۆیی هەیە بێمەوە سەر گیرۆگرفتە ناوخۆیەکان تا ئێستش بریندارەکان بەدەست ئازارەکانەوە ناڵن ساڵ بە ساڵ جەستەی بریندارەکان زیاتر ناڕەحەتە بێ مەسەلەی مناڵبوونەوەکان بەداخەوە لە ساڵانی ڕابردووە حکوومەتی عێراقی بڕیاری لەسەرەوەیە کە بەدواشون بۆ مناڵبوونەوەکان لە ناو خاکی ئێران بکە ئەو تەنسیقە تەنها قسەکردنێک و پێشوازیەکی کاتی بوو لەسەر مەسەلەی دابینکردنی موچە بۆ بریندارەکان لەسەر مناڵەوەندبووەکان لەسەر دۆسیەی دیێنەی مناڵەوەندبووەکان لەسەر ئاوەدانکردنەوەی سەررجەم کوچە و کۆڵانەکانی هەڵەبجە لەسەر دروستکردنی خانووی یەکەی نیشتەجێبوون لە کاتێکە دەبوو هەرگیز خانووی کەسوکاری شەیدان بە سەررجەم چوین و توێشەکانەوە ڕۆژە لە ڕۆژان لە دەستکاری بوو جە و موچەکانیان نەکرایە و خەڵک تووشی قەرزاری و نەهامەتی نەبووایە من ئەگەر باز لە نەهامەتی و داواکاریەکان بکەن خوازیار بووم لە ساڵانی ڕابردووە داواکاری و داخوازیەکان کۆتایی پێبێت بەڵام ئەوە ئێستا 38 ساڵە داواکاری و داخوازیەکان بە بەردەوامی هەیە لەگەڵەوە شاسپاسم بۆ دەسانێک کە دەستی ئاوەدانیان هەیە بۆ هەڵەبجە و مەبەستیانە هەڵەبجە بە زیینوێتی بمێنێتەوە لەیادیستە لەلایەن حکوومەتی عێراقەوە تاوکو ساڵی تێ نەگەشتون بۆ نییە ئەویستەی کە بڕیارەدات هەڵەبجە بکاتە پارێزگای نۆزام بڕیارەدا لیژنێک بۆ سۆراقنی مناڵە ون بۆکانی هەڵەبجە دروستکات ئەنجامی نییە بڕیارەدات هاوکاری بەرکەوتووەم کە کردداری نییە ئەم ویستە لەناو حکوومەتی عێراق تاوکو ێستا بەمە نەگەشتون بۆ نییە و کاتیەوە ناتوێتتر خۆتان فشارێک بکەن لە حکوومەتی عێراقی فدراڵ و بە کردداری بێتە سەر خەتوو لەگەڵتانە ئەم ئازارە تا حدێک هەڵ بۆ چارەسەری بکات چونکە واریسی حکوومەتی پێشوە بەدڵنیاییەوە 100% لەگەڵ پرسیارەکەتان دیارە ساڵ بە ساڵەگە سەرنجی پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقی بین چین و توێژێک دێتە پێشەوە باوەڕی ئەسلەمە مەسەلەی نەتەوایەتی کورد نییە شتێ باوەڕی بە شتێک نیە ناوی هەرێمی کوردستان بێ و ئەوانەشی کەچن دانیشتن لەگەڵ حکوومەتی عێراقیەکەن لەسەر داواکاری و داخوازیەکان بەداخەوە و بە نیگرانیەکی زۆرەوە هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەمان بینیوە لە یەکێ لە دانیشتەکانە دانیشێت باز لە جینۆسایدی گەلی کوردکە هەر تەسبیتکردنی کەلیمەی جینۆسایدی گەلی کورد بۆ خۆی حکوومەتی عێراقی ئەچێتە ژێرباری ئەو بەندەوە کە بەپەلە لەسەر داواکاری و داخوازیەکان کرد من بەشێکی ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە کارێکی جدی لە خۆمانەوە نییە بۆ ئەوەی داواکاری و داخوازیەکانە چی سەردانی حکوومەتی عێراقیەکەن چەند ڕۆژە لەوێ ئەمێنینەوە
دوای چەند ڕۆژەکەتر توانای ئەوە نییە کە جارێکی تر تۆ بچیتەوە سەردانی داواکاری و داخوازیەکان کە یا ئەو ماوعیدەی کە وەریەگری لە بۆنەوە یادەکانە تەنها جارێکی تر بەرپرسەکان ئامادە نین بە دوواچوونێکە بۆ بکەنەوە. ساڵانی ڕابردوو 10 ساڵ پێش ئێستا لەگەڵ پەرلەمانە من بۆ خۆم نوێنەری هەڵەبجە بووم دانیشتم لەگەڵ سەرۆکۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی پەرلەمان و تیمی پەرلەمانە کردو بۆ مەسەلەی مناڵەون بۆکان بڕیارێکیان نا بڕیارەکە مەجال یعنی پشتیوانی لێ ناکەن جارێکتر بچی ماوعیدی بۆ وەرە دەدانە ساڵم هەوڵەین کە بە دواچین لەسەر و کەیسا بکەینەوە. خەڵکێکی زۆرە سەردانی ئەوەیە کە داواکاری و داخوازیە بەڵام بەڕاستی داواکاری و داخوازیەکان لە سەرەتای داواکاریەکانە لە هەڵەبجە. خۆش بێ سەرکەوتو من دیارە بازات وەکەوەی کە ئاماژەم پێکرد 38 ساڵە تێدە پەڕێت بەڵام تاوەکو ئێستا داواکارەکان کۆتایی ناتۆ تاوەکو ئێستا برینی جەستەی بەرکەوتوانێکی کیمای ساڕێژ نەبووە. هەڵەبجە یەکێکە لە ئەو شارانەی کە بۆتە سمبولی نەتەوە یەکوا بێت ئەم شارە بە باشترین شێواز خزمەت بکراوە کەیسەکەی لەسەر ئاسی نێودەڵتی کاری لەسەر کرا ئەوەی کە داخ و کەسەر و نیگەرانی بەرکەوتوانێکی کیمایەوەی تاوکوێستا بەو شێوازەی کە پێویست بەقەی ئەو ناوبانگەی هەیەی خزمەتی نەکراوە ئاوڕی لێ نەدراوەتەوە. بەڵام ئەوە هەیە کە ئەم ساڵیش ساڵیادی هەڵەبجە ماوەی 3 مانگی ڕێک ئامادەکاری بۆ کرا چەندی پلان و بەرنامەدانرا کە ساڵیادێکی شایستە بۆ تاوانە گەورەیە و بۆ جینۆسایدە گەورەیە لە هەڵەبجە بکرێتەوە لە شارەکانی دیکەش بێگومان بەرنامەی جۆرا و جۆرە بوو کە چالاکی تایبەت بە ساڵیادی هەڵەبجە ئەنجام درێت. بەڵام بۆ بارودۆخی کاتوۆتە ناوچەکەی گرۆتەوە و بارودۆخی کە دروست بۆ وەکار بۆ هەموو چالاکیەکان ڕابگیرێت. ئەمڕۆ تەنها ئەوە هەیە لە سعات 8 بەیانیەوە کۆمەڵێک سەرکردەی سیاسی و کۆمەڵێک بەرپرسی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان هاتوونەتە مەزاری شەیدان و تا سعات 11 هاتنی بەرپرسانی حکومی و حیزبی و لایەنە سیاسیەکان بۆ سەر مەزاری شەیدان بەردەوامی دەبێت. لە سعات 11 لێرە جارێکی دیکە ئیداری پارێزگای هەڵەبجە بە ناوی هەموو پارێزگای هەڵەبجە و ناوی بنەماڵی شەیدان و تاجگوڵنەی ڕێز و وەفا لێرەدا دەنێتەوە. جارێکی دیکە لێرە پەیامی ئاو خەبی خۆیان دووپاتەکەنەوە و داوای بە پەلە ئاوردانەوە لەم شارە دەکەن. زۆر باشە. سەلاح ماندوو نەبیت لە کەرکووکی شەر یادی هەڵەبجە بەرز ڕاگیرێت بزانین لە کەرکووک چۆن ئەم یادە چۆن لە هەڵەبجە یاد نەکرایەوە پێم وانیە لە هیچ شوێنیچکە یاد بکرێتەوە بە هۆکاری ئەمنی دیارە دۆخی ناوچەکەوە خوازێکە هاوڵاتیان پارێزراوتر بن لە ئێستادا. بەڵام ئەمێ بزانم لە کەرکووک کاروان چی بۆ ئەم یادە ئەنجامە درێ بەگشتی. بەڵێ دیارە بازات دوێنێ کە ڕۆژێک پێش لە یادەکە بوو لە دوو شوێنی جیاواز یادی هەڵەبجە کرایەوە هەم لە زانکۆی کەرکووک هەم لە نێو بینای پارێزگای کەرکووک یادەکە کرایەوە. ئەم ڕۆژ بڕیار بوو ینی لە لای قەڵای کەرکووک گردبوونەوەیەکی فراوان ئەنجام بدرێ و حزب لایەنەکان هەمویان بەشداری تێدا بکەن بەڵام بۆ هەندێک هۆکاری ئەمنی ینی پێیان باش نەبوو کام قەرەباڵغێلای قەڵای کەرکووک بکەن بۆیە هەر حزب لایەنێک بڕیاریدا کە لە نێو بارەگاکەی خۆی ئەم یادە بکاتەوە. ئەم ڕۆژ لێرە لە نێو مەکتەبی سیاسی بڕیارە سعات 11 یادەکە بکرێتەوە لێرە لە نێو مۆنومنتی شەیدان ئەم مۆنومنتە کە تایبەتە بەو بۆنانەی بەو یادانیکەوە تایبەتە بە شەیدان و بە هەڵەبجە و بە ئەنفالیش بە هەمان شێوە لە نێو مەکتەبی سیاسیە لێرە بە هەمان شێوە ئەم یادە ئەکرێتەوە. سعات 11 ئامادەکارەکان تەواو کراوە بۆی سعات 11 لەم شوێنە یاد بکرێتەوە. ژمارێک زۆر لە ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی و کادرانی یەکێتی لێرە ئامادەن کە بۆی لە نێو بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان یادەکە بکەنەوە. من دەبینم کە خەریکە هەمووان دێن ئێرە تەنانەت مامۆستایانی ئاینیش ئامادەیان هەیە. ئەمڕۆ لێرە من پەیامی یەکێک لە مامۆستایانی ئاینی کەرکووک مامۆستا سڵاو لێبێ ئەمڕۆ بەشدارێکن لە یادی چیمە بارانکردنی هەڵەبجە 38 ساڵ بەر لە ئێستا کارە ساتە ڕوویداوە تاکو ئێستا برینێکی نوێ لە هەزر و هەستی تاکی کووردە. پەیامی ئێوە کەرکووچەکان چییە بۆ هەڵەبجە؟ بسم الله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. بحقت مسألة هەڵەبجە بێجگەرەوەی کە کارەساتە بەڵام تاقە کارەسات نییە لە مێژووی کووردا بۆیە با یەخپێدانمان بەم کارەساتی کە ڕوویدا دژی ئەم میلەتەی ئێمە زیندووکردنەوەیەکە بووە هەر سەرجەم کارەساتەکان یادخستنەوەیە بۆ سەرجە ئەو نەهامەتیانی کە تووشی میلەتی کورد بوونە بە درێژایی مێژوو. بۆیە لەم کارەساتە ئێمە باسی میلەتی کورد دەکەین دێتەوە یادمان کە ئەم میلەتەمان ئەبێ نەوەکانمان بە بەردەوامی ساڵانە ئەم یادانە زیندوو بکرێتەوە بۆی هەموو تاکێکی کورد بزانێت کورد بە چیە تێپەڕ بووە تەنانەت بۆ ئەوەی بگاتە
ئامانجی خۆی و سربەخۆی و خۆی و سەرفرازی خۆی بۆیە ئێمە لەم ڕۆژەیە لە بارگای مەکتەبی سیاسی کۆبووینەتەوە و ئەو پەیامە بە کەسانی خۆمان و بە نەوەی خۆمان بگەێنین انشاءالله. سپاس بۆ ئێوە. بەزادەوەی کە گوێبیستی بوویە چێبولەوانی کەوام ڕۆهاتوو بەشداری لە یادەکە بکات وەکو باسم کرد ژمارەیەکی زۆر لە کادرانیەکێتی دانەوێت ئەمڕۆ لە مەکتەبی سیاسی پەیام بۆ هەڵەبجە بۆ هەڵەبجەیەکان بنێرن وەکو هاوخەمیەک بۆ پێی کە نێوان کەرکووک و هەڵەبجە نزیکێکی زۆر هەیە بەپێی بەهۆی ئەو هەموو قوربانیەکەوە بەسەر هەردوو پارێزگاکە داهاتوە. زۆر باشە کاروان ماندوو نەبیت لە پارێزگای هەولێری شۆخارەمان جەوهەر زانیاری زیاتر سەبارەت بە یادی هەڵەبجە خاتە ڕوو خارەمان سڵاو لە تۆش ئەمێ بزانم لە هەولێری پایتەخت چی هەیە بۆ یادی هەڵەبجە؟ بەڵێ ئەتەت باش دیارە لە هەولێر هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان ڕێوڕسمی ماتەمێنی تایبەت بە یادی هەڵەبجە بەڕێوە دەچێت نەرچەندە ئەم ساڵ کراوەتە پوشوو لە فەرماگە و بەڕێوەبەراتیەکان و وەزارەتەکان ڕێوڕسم بەڕێوە ناچێت بەهۆی پشووە بەڵام لە بەشێک لە شوێنە گشتیەکان ڕێوڕسم بەڕێوە دەچێت بە وەستان بۆ جانی پاچی شەهیدانی هەڵەبجە بەتایبەت لە بەردەم مەڵبەندی سێی ڕخستی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان لەو شوێنەی کە مەخسەلێ یەکەم لە بەردەم قەڵای هەولێر دیارە ساڵانە لەو شوێنانە ڕادەوەستن لەگەڵەوەشکا لە بەشێک لە شەقامەکان و لە عەنکاوەش بە هەمان شێوە لە بەردەم کەنیسەی ماری یوسف جارێکی تر وەکو ساڵانی پێشووتر کریسیانەکان ڕێز لە یادی هەڵەبجە دەگرن و ماتەم دەجێڕن ئەوەی کە هەیە ئەم ساڵ جیاوازە ساڵانی ڕابردوو لە بەشێک لە وەزارەت و فەرماگە و بەڕێوەبەراتیەکان ڕێوڕسمی تایبەت بەڕێوە دەچوو بە شێوەیەکی ڕسمی بەڵام ئەم ساڵ بەشێکی زۆری ڕێوڕسمەکان لە شەقامەکانن لە شوێنە گشتیەکانن لەگەڵەوەش دەبێت ئاماژە بۆ کەم لە دوێنێ ئەم ڕۆژ بە هەمان شێوە ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چەندین یادداشتیان ئاراستەی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتی ئەڵمانیا کردووە بۆ ئەوەی کەوا قەرەبووی زیان لێکەوتوانی تاوانی جینۆسایدی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە بکرێتەوە بەتایبەت ئەو کەسانەی کە بەهۆی کیمیابارانەوە تاوەکو ئێستا پێویستیان بە چارەسەر هەیە لەگەڵەوەش داوای قەرەبووی مادی دەکرێتەوە بۆ شوێنانەی کە بەهۆی کیمیابارانەوە زیانیان بەرکەوتەوە بەتایبەت ئەو گوند و دیهاتانە بۆیە ینی لە سەعات نزیک 11ەوە لە هەولێر ڕێوڕسمەکان بەڕێوە دەچن بە وەستان لەسەر شەقامەکان و شوێنە گشتیەکان بۆ ڕێزگرتن لە یادی هەڵەبجە و کیمیاباراکردنی ئەو شارە بەهۆی کیمیاباراکردنی و ژمارەیەکی زۆر قوربانی لێکەوتەوە بۆیە لە هەولێر هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان ڕێوڕسمەکان تەنها ئەوەن کە لە شوێنە گشتیەکان و لە سەر شەقامەکان ڕادەوەستن و ماتەم دەجێڕن بۆ جانی پاچی شەهیدانی هەڵەبجە. زۆر باشە قارەمان ماندوو نەبیت سواز بۆ تۆش. بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەولێر یاداشتێک ئاراستەی ئەڵمانیاکەن بۆ ئەوەی ئەو وڵاتە دان بە جینۆسایدی گەلی کووردا بنێت. گۆران جەلال نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەولێر لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیاند یاداشتێکیان ئاراستەی حکوومەتی ئەڵمانیا کردووە و تێیدا داوایان کردووە کە ئەو وڵاتە زیان لێکەوتوان و قوربانیانی ئەنفال قەرەبوو بکاتەوە. داواشیان کردووە حکوومەتی ئەڵمانیا داوای لێبوردن لەگەلی کورد بکات بۆ پێدانی چەکی کیمیایی بە ڕژێمی بەعەز کە هەڵەبجەی پێکیمیاباران کردووە. حکوومەتی ئەڵمانیا بە فەرمیدان بە تاوانەکانی جینۆسایددا کورد بنێت وەکو جینۆساید کە دادگای باڵای تاوانەکانی عێراقدانی پێداناوە هاوکات تاوانی جینۆسایدی ئێزیدی و کریستانەکان و شەبەک کە بە هۆیزی تیرۆریستی داعش ئەنجامیدا. حکوومەتی ئەڵمانیا بەشداری بکات لە کەمکردنەوەی ئازاری بریندارانی سەرچی کیمیاوی لە کوردستان بە چارەسەرکردنی بریندارەکان لە وڵاتی ئەڵمانیا لە بری ئەوەی ڕۆژانە ڤیزا دەدەن بە بازرگان و دەوڵەمەندان و بەرپرسانی ئەوڵاتانە کە وڵاتانە و کار ئاسانیان بۆ دەکەن بۆ گەشتکردن ڤیزا بدەن بە بریندارەکان بۆ چارەسەرکردنی پزیشکی لە وڵاتەکەتان و هەروەها قەرەبوو وەک قەرەبوویەک ژمارەی کورسی خوێندن بۆ نەوەکانی بریندارانی کیمیاوی لە زانکۆکانی ئەڵمانی تەرخان بکەن. پزیشک و دەرمان و کەرەستەی پزیشکی بۆ نەخۆشخانەی چارەسەری بریندارانی سەرچی کیمیاوی دابین بکەن. وەک چۆن تاوانبارانی داعش دادگایی دەکات هەمان هەنگاو بنێن بۆ بە دادگایی گەیاندنی تاوانبارانی تاوانی ئەنفال هەڵەبجە جینۆسایدی بارزانیەکان جینۆسایدی کریستیان و شەبەک و کاکەی و دادگاییکردنی ئەو کۆمپانیانەی کە چەکی کیمیایان فرۆشتۆ بە ڕژێمی پێشووی عێراق بۆ ئەم مەبەستەش
لە ئاستی وڵاتانی یەکێتی ئەوروپا هەنگاو بنێت. کوردانی نیشتەجێی ئیستانبول لە تورکیا بۆ یادی 38 ساڵی کیمیابارانی هەڵەبجە چالاکیێکیان ڕێخەز و ئیدانەی تاوانەکان کرد. بەشداربووان جەختیان لەسەر گرنگی یەکڕێزی نێوان لایەنە کوردیەکان کردەوە بە مەبەستی ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی جینۆسایدی کورد. کوردên li Stenbolê dijîn ji bo salvegera komkujiya Helepçeyê li qada dîrokiya Beyazîtê çalakiyek li darxistin. Di çalakiyê de li hemberê komkujiya Banga Yekîtiya Kurdan hat kirin. Hûn çiqasî kuştin çê bikin, hûn çiqasî qatiyama çê bikin, hûn çiqasî zulmê bikin, hûn çiqasî tûnekirinê bikin, hûn nikarin gava me paşa bidin havîtinê. Ji bo bîranîna Helepçe em li virêne, ev vê komkujiyê bikaranîne em bi tundî wan rexne dikin, denetê li wan dibarînin, niha jî li Rojhilatê Kurdistanê dixwazin qetliyamekî derbarê Kurda da pêk bînin, em vê jî hişyariyê li gelê Kurd dikin, tev bi hişyarî bi kar werin, em van oyun û planê wan tev da têk bibin. Em giş Kurdin li heta mirinê em li paş Kurdan e çil dest me em bimirin em ê gişk bimirin em ê bimînin em ê gişk bimînin. 16 Adarê 1988 da li Iraqê rejima Bas û dîktatora Saddam Hüseyin komkujiya Helepçê li Kurdan kir. Li Stenbolê her sal ji bo komkujiya Helepçeyê çalakî tê li darxistin. Îsal jî li sê navçeyên Stenbolê Fatî, Beyazît û Şîrînevlerê ji aliyê saziyên sivîl û partiyên Kurdan ve çalakiyê hatin li darxistin. Di van çalakiyan da komkujiya Helepçeyê û rejima Saddam hat şermezar kirin. Havaya katliamên ser gelê Kurd, havaran jî îna ziman, ya Geliyê Zîlanê, ya Dêrsimê, ya Şêx Saîd, ya havaya Kurdistanê ku katliamên ser gelê me têne kirin, em vana hemyan ne'let ken, em vana ji bîr nakin, eger ku em vana her tim bînne bîraxa, em bawerên qedera gelê Kurd, pêvajoya gelê Kurd, dibcehî te asteke serkeftinê û asteke azadiya gelê Kurd û gelê herêmê. Dihan kes îro li Stenbolê li qada Beyazîtê ew komkujiya û cenosîda li ser Kurdan ya Helepçeyê şermezar kirin û xwestin ku Kurd bibin yek û careke din rastî qetliyamên wiha neyên. Ferhat Yaşar, Kursat News, Stenbol. بۆ حەڤەهەمین ڕۆژ شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا بەردەوامە. وێرانکاریەکان لە ناوچەکەدا بە شێوازێکی زۆر بەدیەکرێ. سات بە سات شەپۆلی هێرشەکان و بەرپەرچەکان بۆ سەر یەکتری بەردەوامیان هەیە. وێرانەکان لەم دیمەنانەی سەرشاشەی کورسان نیوزدا بە ئاشکرا دیارن. ئەم دیمەنانەی کە ڕاستەوخۆ دەیانبینین قودس و بەیروت و تەل ئەبیبن کە وێرانکاری جەنگ پیانەوە دیارە و جەنگ هەر بەردەوامە وەک ئاماژەم پێکرد حەڤە ڕۆژە جەنگ و شەڕ و ماڵوێرانی کوشتار وێرانکاری هەر بەردەوامی هەیە. ئەم دیمەنانەی کە ڕاستەوخۆ دەیانبینین دیمەنەی ئێستایی ئەم سێشارەیە کە لە ماوەکانی ئەم حەڤە ڕۆژەی ڕابردوودا بە بەردەوامی شەڕ و ئاڵۆزی و پێکادانی توند تیاندا ڕوویداوە کە بەیروت هێرشیە کردە سەر ئیسرائیل لە ڕێی حیزبوڵڵاوە و ئیسرائیلیش زۆر بە چڕی و بەتوندی پێگەکانی حیزبوڵای لە ناو بەیروتە دەکردە ئامانج و زەرەر و زیانێکی زۆر بەر شارەکە
گەیشتووە تەل ئەبیبیش یەکێکە لەو شارانەی کە بە بەردەوامی لەژێر بۆردومانی چڕی ئێراندایە و زۆر موشەکی بەهێز و پێشکەوتووی ئێران ئاراستەی ئەو وڵاتە دەکرێت بە تایبەتی تەل ئەبیب و لەلایەن بەرپەرزانەوەی ئاسمانی وڵاتەکەەوە هەندێک لە موشەکەکان لە ئاسماندا تێک دەشکێنران بەڵام زۆرێکیشان ئامانجیان دەپێکا زۆرێک لە موشەکەکان زۆر مەترسیدار و نوێ بوون لە بەکارهێناندا کا لەلایەن ئێرانەوە ئاراستەی ئیسرائیل دەکران و موشکی زۆر شۆکێنەر و بەڕاستی ترسێنەر بوو کە لەو وڵاتەدا تاقی دەکرایە و ئاراستیان دەکرا. ئەمەی کە هەیە ئەو دیمەنەی تر قودسە قودس ئەتوانین بڵین تۆزێک کەمتر شەپۆلی هێرشەکان ئاراستەی دەکرا مەگەر چەند شوێنێکی بەرژەوەندی ئیسرائیل لە ناوچەکەدا کە هەستیار بوون ئەوانە دەکرانە ئامانج یاخود هەندێک لە موشەکەکان ئەگەر وەکو شارەزایانی بواری سەربازی دەڵێن هەندێک لە موشەکەکان ئامانجی خۆیان نەپێکاوە لەوێ کەوتونەتە خوارەوە بەهەرحاڵ ئەم دیمەنانەی کە دەیان بینین ئەم سێ شارە گەورەیەن کە تەل ئەبیب و بەیروت و قودسن ئەمانە لە ئێستادا ئاوە ئارام دیارە بەڵام شەپۆلی هێرشەکان هەر بەردەوامیان دەبێت و جەنگ ڕان نەگیراوە جەنگ بە چەندین شێوازە وڵاتانە لەگەڵ یەکتردا دەیکەن هەر لە بابەتی ئەلکترۆنیا و زیرەکی دەستکرد و میدیایی و سۆشیال میدیاکان بەردەوامی جەنگێکی گەورەیان بەرپا کردووە بە تایبەتی بۆ سەر دەرونی یەکتر و لە ڕووی سەربازیەوە ئەوە لە ڕووی ئابوووریەوە جەنگەکە ڕۆژ بە ڕۆژ شوێنپێی خۆی زۆر بەسەختی لەسەر ناوچەکان جێدەهێڵێت و پرژی ئەم ئاگرەش بە دەرنیە لەوەی کە وڵاتانی ناوچەکە چواردەور بە ئامانج بگیرێن و پرژی ئاگرەکە ئەم وڵاتانە بگرێتەوە بە تایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق بە تایبەتتر لە ناو عێراقدا هەرێمی کوردستانیش بێبەش نەبووە لەو پرژە ئاگرەی کە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکەدا کراوەتە ئامانج. بەردەوامین لەسەر خوێندنەوەی هەواڵەکان. وەگوتم بۆ هەمین ڕۆژ شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا بەردەوامە تەل ئەبیبیش ڕایگەیاندووە کە 200 پێگەی ئێرانیان لە 24 سەعاتی ڕابردووە کردوتە ئامانج. سوپای ئیسرائیل ڕایگەیاندووە لە بەرەبەیانی ئەمڕۆوە هێرشی چڕ و فراوانیان کردوتە سەرتاران و ژێرخانی ئێرانیان کردوتە ئامانج. ڕاشی گەیاندووە کە لە ماوەی 24 سەعاتی ڕابردووە 200 پێگەی ئێرانیان بردومان کردووە. هەر لە لایەکی دیکەوە میدیاکانی عێراق ڕایان گەیاندووە کە بەرەبەیانی ئەمڕۆ زیاتر لە 3 جار بارەگاکانی حەشدی شعبی لە جەرف سەخەر کراوەتە ئامانج و چەند موشەکێکیش ئاراستەی بنکەی سەربازی ڤیکتۆریا کراوە. وەزارەتی بەرگری سعودیەش ڕایگەیاندووە کە بەیانی ئەمڕۆ بەرپەرچی زیاتر لە 60 فڕۆکەی بێفڕۆکەوانیان داوەتەوە. ئیماراتیش لای خۆیەوە ڕایگەیاند کە چەندین موشک و درۆنیان ئاراستە کراوە. سوپای پازارانیش ڕایگەیاندووە کە لەمڕۆوە لە هێرشەکانیانە موشەکی بالستی جۆری سەجیل بەکارێنن. سەبارەت بە لوبنانیش سوپای ئیسرائیل دەستپێکردنی هێرشی زەمینی سنوورداری لە باشووری ئەو وڵاتە ڕاگەیاند. ئێران دەستگیرکردنی 500 کەسی بە تۆمەتی سیخوڕی و دزەپێکردنی زانیاری ڕاگەیاند. ئەحمەد ڕەزاڕەدان فەرماندەی پۆلیسی ئێران ڕایگەیاند کە دەسەڵاتداران 500 کەسیان بە تۆمەتی دزەپێکردنی زانیاری بۆ دوژمنان دەستگیر کردووە. ئاماژەی بۆش کردووە ئەو کەسانی کە دەستگیر کراون زانیاریان داوە بۆ بە ئامانجکردنی شوێنە دیاریکراوەکان و وێنەیان گرتووە و یارمەتی هێرشی ئاسمانیان داوە بۆ سەر وڵاتەکەیان. کۆتایی هێنان بە شەڕی ئێران ناکۆچی لە نێوان ئەندامانی کۆنگرێس و لە پرسراوانی ئەمریکا دروست کردووە. بەشێکیان داوا ئەکەن کە
ئیدارەی ئەمریکا ڕوون بێ لە ڕاگەیاندنی ئامانجەکانی لەو جەنگەیە. جیم هایمز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دیارە ڕایگەاندووە کە دوای بەدەستهێنانی ئامانجەکان یەکێک لە سیناریۆ سەرەکیەکان دەکرێت جێبەجێ بکرێت کە کشانەوەی ئەمریکای لەو جەنگەیە. ئەمە لە کاتێکا کە توانە سەربازی و موشەکی و دەریایەکانی ئێران لە ئاواز بوون. هەروەها گەرنتی ئەو بکرێت کە لە داهاتووە ئێران نەتوانێت پەرەبەچەکی ئەتۆمی بات. ئادەم سمیزی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا شەڵێت نیگەرانن لە تێچووی شەڕەکە. جەختیش لەوە کاتەوە کە پێویستە استراتیژێتیشی ڕوون هەبێت کە ئۆپراسیۆنە سەربازیەکان و ئامانجە درێژخایەنەکان بەیەکەوە ببەستێتەوە. سەرۆکی ئەمریکا لەبارەی ڕێکەوتن لەگەڵ ئێران ڕوونکردنەوەدات. ئەڵێت نازانین لەگەڵ چی ڕێبکەوین. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کاتی گەڕانەوەی لە فلۆریدا بۆ واشنگتن لە گفتوگۆیەکیدا بۆ ڕۆژنامەنووسان مەرجەکانی بۆ ڕێکەوتنێک لەگەڵ ئێران خستە ڕوو بێ ئەوەی وردەکاری مەرجەکان ئاشکرا بکات. ڕاشی گەیاندووە کە نازانن دەمانوێت لەگەڵ ئێران بۆ کۆتایی هێنان بە شەڕ ڕێک بکەوین یاخود نا، بەڵام ئەگەر خواستی ڕێکەوتنمان هەبێ ئەوە نازانین دانوستان لەگەڵ چیا بکەین چونکە زۆرینەی سەرکردەکانی ئێرانیان کوشتووە. ئەمە لە کاتێکایە کە عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەاند ئەوان داوای دانوستانیان نەکردووە، دانوستانیش ئەنجام نادەن، وتیشی لە توانایاندا هەیە کە درێژە بە شەڕ بن. لە سەرەتادا دەمگوت نابێت ببنە خاوەنی چەکی ئەتۆمی، بەڵام ئەوە سەرەتا بوو. لە ئێستاوە ئامانجەکانی تر دەست پێ دەکات. ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە کە کارمان بۆ دەکەن، بەڵام کەس نییە لە سەربازیدا لە من باشتر بێت. نازانم دەمەوێت ڕێکەوتن لەگەڵ ئێران بکەم یان نا، چونکە کەس نازانێت مامەڵە لەگەڵ چێ دەکەیت، چونکە زۆربەی سەرکردایەتەکانی ئەوان کوژراون وەک دەزانن. بۆیە تەنانەت نازانم کە ئێمە دەمانەوێت ڕێککەوتنێک بکەین. ئیدارەی ئەمریکا تێچووی جەنگی ئێرانی ئاشکرا کرد بۆ ڕایگەیان تا ئێستا لانیکەم 12 میلیارد دۆلاری تێچووە. کیڤن هاسیت بەڕێوەبەری ئەنجومەنی ئابووری نیشتیمانی ئەمریکا ڕایگەاندووە نوێترین ژمارە کە تا ئێستا لەبارەی تێچووی جەنگی ئەمریکا دژ بە ئێران پێگەیشتووە 12 میلیارد دۆلارە. ئەژڵێ جەنگەکە تێچوویەکی زیاتری پێویستە بێەوە و ژمارەکان بەرزتری شەبنەوە، بەڵام بە دووری زانیوە کە پێویستی بە تەرخانکردنی بودجەی نوێ هەبێت لەلایەن کۆنگرێسەوە، چونکە چەکی پێویستیان لەبەردەسایە و تا ئێستا شتێچۆکە لەو ئاستەیە کە پێشبینیان کردبوو. پێشتریش راپۆرتە ڕۆژنامەوانیەکان باز لەوەیەکەن کە پێچێت تێچووی جەنگەکە تا کۆتایی بۆ ئەمریکا بگاتە 50 میلیارد دۆلار. ماڵپەڕی ئەکسیۆز ڕایگەیاند دۆناڵد ترامپ تاوتۆی پلانی داگیرکردنی دوورگەی خارکەکات ئەوش بۆ پەکخستنی تەواوی هەناردەی نەوتی ئێران و دەست بە سەراگرتنی. لە پرسراوێکی کۆشکی سپی ئاماژەی بۆ کردووە کە هێشتا بڕیاری کۆتایی نەدراوە، بەڵام ڕەنگە فشارەکان بۆ سەرتاران زیاتر ببن. هەروەها ئاماژەی بۆ کردووە کە ئەم هەنگاوە پێویستی بە هێزی زەمینی هەیە. دوورگەی خارک دەکەوێتە نزیک گەڕووی هورمز و لە 90 نەوتەکەی ئێران لێەوە هەنارداکرێ. سەرۆکی ئەمریکا ڕەخنە لە ئێرانەگرێ، ئەڵێت لە ڕێگەی میدیاوە ڕاستیەکانە شێوێنن. ئاماژەی بۆش کردووە ئێران لە شەڕی میدیاییدا باشە، بەڵام لە ڕووی سەربازیەوە لاوازە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەاندووە کە ئێران لە ڕێگەی بەکارهێنانی زیرەکی دەستکردەوە ڕاستیەکانە شێوێنێ، بەڵام جۆرێک کەشتی ئەبراهام لینکۆڵنی لە میدیاکاندا پیشانداوە وای دەرخستۆ کە هێرشیان کردوتە سەری و کەشتێکە سوتاوە، ئەوە لە کاتێکە هیچ شتێک لەو بارەوە ڕووی نەداوە. ئاماژەی بۆش کردووە کە ئێران لە ڕووی سەربازیەوە لاوازە و ئەو وڵاتە لە ناوەچێت وەکو توانجێکی شەڵێ تاکە سەرکەوتنی بەدەستی دەهێنێت ئەو سەرکەوتنانە بێت کە لە ڕێگای زیرەکی دەستکردەوە دروستی کردوون. دۆناڵد ترامپ بەژڵێت باوەڕم بەوە نییە کە ئێران ئەڵێت ئامادەین بۆ دانوستان.
بۆکردنەوەی گەڕووی هورمز سەرۆکی ئەمریکا داوای هاوکاری لە چین و ناتۆکات هۆشداری شەدات لە هاوکاری نەکردنیان. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی فاینانشال تایمز هۆشداریەکی توندی بۆ هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناتۆدا دووپاتی کردەوە کە هاوپەیمانێتەکە ڕوبەڕووی ئایندێکی زۆر خراپە بێتەوە ئەگەر هاوپەیمانی ئەوروپا نەتوانن پاڵپشتی هەوڵە سەربازیەکان بکەن بۆکردنەوەی گەڕووی هورمز. وتیشی چەندین ساڵە هاوکاری ئۆکراینەکەین ئێستاش کاتیەوەیە ئەوروپیەکان هاوکاری ئێمە بکەن. ترمپ ئاماژەی بۆش کردووە کە ڕەنگە لووتکەی داهاتووی لەگەڵ شی جینپینگ سەرۆکی چین دوا بخات کە بڕیارە لە کۆتایی ئەم مانگەیە ئەنجام بدرێ بۆ ئەوەی کە فشار بخاتە سەر پەکین بۆ ئەوەی بەشداری بکات لە هەڵگرتنی گەمەڕۆکانی ئێران لەسەر گەڕووی هورمز. ترمپ ڕوونیشی کردوەوە کە پێشبینیەکات پەکین بەشداری بکات لە کردنەوەی گەڕوەکەدا چونکە لە 90% نەوتەکەی لەو ڕێگایەوە هاورداکە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەوڵی پێکەنانی هاوپەیمانێتیەکی تایبەت بە گەڕووی هورمزەدات بۆ کردنەوەی گەڕوەکە. ماڵپەڕی ئەکسیۆس لە زاری 4 سەرچاوە بڵاوی کردوتەوە. ترمپ و گەورە لە پرسراوانی ئیدارەکەی پەیوەندی زۆر و چڕیان ئەنجامداوە بۆ پێکەنانی هاوپەیمانی هورمز کە پێچێ لەم هەفتەیەدا هاوپەیمانێتەکە ڕابگەێنرێت. سەرچاوەکان ڕاشیان گەیاندووە کە هەفتەی ڕابردوو ئەمریکا لەگەڵ هاوپەیمانیا ئەوروپی و ئاسیایی و وڵاتانی کەندا و پەیوەندی دیپلۆماسی هەبووە و ئەوێت هاوپەیمانیەکی تایبەت بە گەڕووی هورمز دروست بکەن بەڵام تا ئێستا هیچ وڵاتێک پابەندی خۆی بۆ هاوپەیمانیەوە ڕانەگەیاندوە. بەڵام لێپرسراوێکی باڵای ئیدارەکەی ئەمریکا وتوێتی کە ترمپ پێشبینیەکە لەم هەفتەیەدا چەند وڵاتێک پشتیوانی خۆیان بۆ هەوڵە دەرببڕن. لە ئەگەری دروستکردنی هاوپەیمانیەکەش ئەو وڵاتانی بەشدارە بن ئەبێت بە کەشتی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان و کەشتی گەلی سەربازی هاوکار بن. پێشتریش ترمپ لە تروس سۆشیال وتبووی ئەمریکا و چەند وڵاتێکی تر کەشتی جەنگیە نێرن بۆکردنەوەی هێڵی دەریایی بازرگانی داوای هاوکاریشی لە چین و فەڕەنسا و ژاپۆن و کۆریای باشوور و بەریتانیاش کردبوو. ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە پەیوەندیەکی تەلەفۆنیا لەگەڵ مەسعود پزیشکیان سەرۆکی ئێران داوای کردو بە زووترین کات ئازادی دەریاوانی بۆ گەڕووی هورمز بکرێتەوە یاخود بگەڕێتەوە. ماکرۆن لە پلاتفۆرمی ئێکس نووسیوێتی پەیوەندیەکی تەلەفۆنیم لەگەڵ سەرۆکی ئێران ئەنجام داوە. داوام لێکردوون کە بەپەلە هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتانی ناوچەکە ڕابگرێت و هۆشداریشی داوەتە پزیشکیان لەوەی کە فەڕەنسا لە چوارچێوەی بەرگریکردن و پاراستنی بەرژەوەندەکانی کارەکات و بە پێویستی شەزانێت چوارچێوەیەکی سیاسی و ئەمنی نوێ بۆ گەرنتیکردنی ئاشتی و ئاسایش بۆ هەمووان دابنرێت بە جۆرێک کە گرنتی ئەوە بکرێت کە ئێران هەرگیز نابێتە خاوەنچەکی ئەتۆمی و مەترسی موشەکە بالیستیەکانی ئێران و چالەکیەکانیشی لە ناوچەکەیە کەمەکرێنەوە. تورکیا و چەند وڵاتێکی تری ناوچەکە بە مەبەستی کەمکردنەوەی ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێشخەریان بۆ نێوەنگیری لە نێوان ئەمریکا و ئێران خستۆتە ڕوو. سەرچاوێکی دیبلۆماسی تورکیا بە ئاژانسی نۆڤۆستی ڕاگەیاندووە. ئەنقەرە بە هەمانگی لەگەڵ چەند وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشنیازی دەستپێکردنەوەی و توێژەکانی نێوان ئەمریکا و ئێرانی کردووە بەڵام تا ئێستا وەڵامێکی ڕوونی لە لایەنی پەیوەندیدارەوە وەرنەگرتووە. سەرچاوەکە ئاماژەی بۆش کردووە ئەم دەست پێشخەریە هەوڵێکە بۆ ڕەخساندنی هەلێک بۆ دووبارە دانیشتن لەسەر مێزی دانوستان. هاوکار عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران سەرڕای ئەوەی کە ڕایگەیاندووە ئێران بە دانوستان ڕازی نییە بەڵام باسی لەوەش کردووە کە وڵاتەکەی پێشوازی لە هەر هەوڵێکی هەرێمیەکات کە ببێتە هۆی کۆتایی هاتنی جەنگ بە مەرجی قەرەبووکردنەوەی بە دادپەروەری. پاپالیۆی چواردە پاپای ڤاتیکان داوای ئاشتیەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە پێویستی زانێت جەنگ کۆتایی پێبێت و دەست بە دانوستان بکرێتەوە. هاوخەمی خۆشی بۆ کەسوکاری قوربانیانی جەنگ دووپات دەکاتەوە. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست جەنگەوە ناڵاندیان.
هەزاران بێتاوان کوژران زۆرێکی تریش بە ناچاری ماڵەکانیان بەجێهێشت. من هاوخەمی خۆم بۆ هەموو ئەوانە دووپات دەکەمەوە کە ئازیزانیان لە هێرشکردنە سەر خوێندنگە، نەخۆشخانە و شوێنی نیشتە جێبوونەکاندا لەدەستداوە. بەوەی داخستن و قوڵبوونەوەی کێشەکانی گەورەی هورمز و ناوچەکە بەگشتی، عێراق ناچاری ڕووکردنە بەندەری جەیهان بووە بۆ هەناردەکردنی نەوت. هەرێمیش بە چەند مەرجێک ئامادەیە کە ڕێگە بە هەناردەکردنی نەوتی عێراق بە. فراکسیۆنەکەی سوودانیش داواکات کە حکومەتی هەرێم پێداچوونەوە بە هەڵوێستەکەی بکات و بڕیارە ڕۆژی سێشەممە وەزیرانی نەوتی عێراق و سامانە سروشتیەکانی هەرێم و بەڕێوبەری گشتی سۆمۆ بانگێشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێن بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە. بەهۆی پەرەسەندنی جەنگی دژی ئێران و قوڵبوونەوەی کێشەکانی گەڕووی هورموز، عێراق هانای بۆ بەندەری جەیهانی تورکیا بردووە بە مەبەستی هەناردەکردنی نەوت. هەرێمیش بە چەند مەرجێک ئامادەیە ڕێگە بە هەناردەکردنی نەوتی عێراق لەو بەندەرەوە بدات. وەزارەتی نەوتی عێراق لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردووەتەوەڵێت ئەندامانی ئەنجومەنی نوێنەران پرسیاری هەناردەکردنی نەوتیان بۆ بەندەری جەیهانی تورکی کردووە. وەزارەتی نەوتیش ئامادەیی دەربڕیوە بە مەبەستی هەناردەکردنی نەوت بۆ تورکیا و لەگەڵ حکوومەتی هەرێمیش لەسەر ئەو بابەتە گفتوگۆیان کردووە بۆ هەناردەکردنی 300,000 بەرمیل نەوتی عێراق و 200,000 بەرمیل نەوتی هەرێم لە ڕۆژێکدا. لە کاتێکدا توانای هەناردەکردنی بۆریەکە نزیکەی 900,000 بەرمیلە لە ڕۆژێکدا. ئاماژەی بۆەش کردووە. وەزارەتی سامانە سروشتیەکان ڕەتی کردووەتەوە لە ئێستادا هەناردەکردن دەست پێ بکاتەوە و چەند مەرجێکیشی داناوە کە پەیوەندیان بە بابەتی هەناردەکردنی نەوتەوە نییە. وەزارەتی نەوتی عێراق باسی لەوەش کردووە دواکەوتنی هەناردەی نەوت زیانی دارایی بە عێراق گەیەنێت و ئەیانەوێت قەرەبووی ئەو بڕە بکەنەوە کە لە باشوور ڕاگیراوە. بۆیە داواکارن وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لە پێناو بەرژەوەندی نیشتیمانی ڕێگە بە هەناردەی نەوتی عێراق بدات. لە بەرامبەریشدا وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم ئەو ڕاگەیاندراوەی وەزارەتی نەوتی عێراق ڕەت دەکاتەوە و دەڵێت عێراق هەوڵی تۆمەتبارکردنی هەرێم دەدات بۆ چەواشەکردنی ڕایگەشتی. دەشڵێت عێراق بە سیستمی ئەسیکۆدا ئابلوقەیەکی خنکێنەری خستۆتە سەر هەرێم و میلیشیا لە یاسا دەرچووەکانیش کە لە بەغدا موچە وەردەگرن و پڕچەک دەکرێن هەموو هێڵگە و پاڵاوگەکانی نەوت و گاز و وزەی هەرێمیان کردوتە ئاماج. لە ئەنجامی ئەو هێرشە تیرۆستیانەش بەرەمهێنان وەستاوە و هیچ بەرهەمێکی نەوت نەماوە لە کوردستان بۆ هەناردەکردن. وەزارەتی سامانە سروشتیەکان دەژڵێت سەرڕای ئەوەی عێراق ئامادە نیە ڕێگری لە هێرشە تیرۆریستیەکانی سەر هەرێم بکات و هەوڵ هەیە ئەجندای نادەستوری و نایاسایی بەسەر هەرێمدا بسەپێنرێت، هەرێم ئامادەیە بۆ دەرباسکردنی عێراق و هەرێمی کوردستان لە کۆی قەیران و کێشەکان، ئەویش بە گفتوگۆیەکی بنیادنەر لەگەڵ عێراق، بەڵام بەغدا ئامادەی گفتوگۆ نیە. انتبه كثير من المداخلات اللي عندك. محمد جاسم خفاجی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە لیژنەی یاسایی دەڵێت مەرجدارکردنی هەناردەی نەوتی عێراق پێشهاتێکی مەترسیدارە و قۆستنەوەی ڕەوشی ناوچەکەیە بۆ بەرژەوەندی تایبەت، ئەویش بەهۆی نەبوونی یاسای نەوت و غاز. هۆشداریشی داوە قەیرانی ناوچەکە تێدەپەڕێت، بەڵام بەتوندی مامەڵە لەگەڵ ئەو هەڵوێستەی هەرێم دەکرێت. بۆیە باشترە هەردوو لە بگەنە ڕێکەوتن لەسەر ئەو بابەتە. شارەزایان و چاودێرانی بواری وزەش پێیان وایە چارەنووسی ئابووری و سیاسی عێراق و هەرێم ئاوێتەی یەکترە و ڕەوشی ئێستاش پێویستی بە هەماهەنگی بەرفراوانی هەردوولایە بۆ تێپەڕاندنی قەیران و کێشەکان. ڕێگە نەدان بە هەناردەی نەوتی عێراقیش بە هەڵەیەکی استراتیژی دادەنرێت. هەواڵەکانتان پێشکەشکراخواتان لەگەڵ بێت.